سێ ساڵ بەسەر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە سەرانسەری جیهاندا کە یەکەم جار لە شاری ووهانی چینەوە سەری هەڵدا تێپەڕیوە. لەو کاتەوە تاوەکو ئێستا ڤایرۆسەکە لە شێوازی جیاوازدا خۆی گۆڕیوە و جۆرەکانی دیکەی پەرەیسەندووە. سەرەڕای ڤاکسینەکردنی خەڵک بە شێوەیەکی فراوان لە ئەمریکا، بەڵام جۆرە نوێەکەی ئەم ڤایرۆسە بە ناوی XBB.1.5 توێژەرانی پزیشکی ئەو وڵاتەی نیگەران کردووە. ئەم ڤایرۆسە بەشێکە لە خێزانە گەورەکەی ئۆمایکرۆن، بەڵام یەکێکە بەڕاستی لێرە لە ئەمریکا بڵاو بۆتەوە و مەزەندەش دەکرێت ببێتە هۆی نزیەکەی لە 40 لە هەموو ئەو حاڵەتانی توشبوون بە کۆڤید-19 کە ئێستا لە وڵاتەکەدا هەیە. ڕێژەی نەخۆشی لە ئەمریکا لە وەرزی زستاندا بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. نەخۆشیەکانی ئەنفلانزا و نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسە و ڤایرۆسی کۆرۆنا هەندێک جار کاریگەریان خستووەتە سەر سیستمی نەخۆشخانەکان لەو وڵاتەدا. سەرۆکی ڕێکخراوی چارەسەری بۆ ڕزگاری ژیان و هۆشداری دەدات لەوەی کە خەڵک و سیستمی چاودێری تەندروستی دەبێت وریابن لەم وەرزەدا. خاڵی سەرەکی ئەوەیە کە کۆڤید لێرێ و دەمێنێتەوە. سیستەمی چاودێری تەندروستی پێویستە خۆڕاگرتر بێت و چارەسەری ئاستەنگەکانی پەرستاری و بوارەکانی تر بکات. پێویستە خەڵک لە دژی ئەنفلۆزا و کۆڤید ڤاکسین بکرێن و ئەو کەسانی مەترسیان لەسرە لە شوێنە داخراوەکاندا پێویستە دەمامک بەکاربهێنن. بەڵام لە چین دۆخەکە جیاوازترە. حکوومەت دوای دەسەڵگرتن لە کۆتوبەندە قورسەکانی کۆڤید دەستی کردووە بە راپۆرتکردنی ژمارەیەکی زۆری مردن بەهۆی کۆڤیدی-19ەوە. کەواتە ئێوە دانیشتوانێکتان هەیە کە زۆربیان پێشتر تووشی کۆڤید نەبوون و هەر بۆیەش زۆربیان دژەتەن لە لەشیاندا دروست نەبووە و ڤاکسینەکەش نەکراون یان ڤاکسینەکە بە باشی کاری نەکردووە. ئێستاش ڕێگەیان پێدەدرێت بەبێ کۆتوبەند هاتوچۆ بکەن، ئەمەش هۆکاری توشبوونیانە. سیاسەتە نەرمەکانی چین بەرامبەر بە کۆڤید لە ئیستادا وەک وڵاتانی دیکەی جیهانە و ئەمەش لە کاتێکدایە کە پەرەسەندنی نەخۆشیە وەرزیەکان وای کردووە کە پرسی کۆڤید جارێکی تر بخرێتەوە بەرباز. بۆ لۆرەل بۆمەن، بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن.